سڵاتە نەبێ بینەرانی شارپرێس بە دووسایدکردن و کارکردن لە ڕێگای دەربەندیخان کەلار دەربەندیخان وەرماوە ئەمە بەڵێنێکی سەرۆکی حکوومەت مەسعود بارزانی بوو لە بانگەشەی هەڵبژاردن و بەڵام تا ئێستا ئەو ڕێگایە کارکردن تێیدا بەردەوامە و زۆر بەسستی کاری تێدا دەکرێت و کاتی تەواوبوونەکەی زۆر لە کاتی خۆی لای داوە. ڕۆژانە لەم ڕێگایە ڕووداوی دڵتەزێنی زۆر تایدا ڕوودەدات نامراوە بە ڕێگای مەرە وە کۆتا ڕووداوی هاتوچۆش کە ڕوویدا جەنەدەزانی سێ هاوڵاتی لێکەوتەوە کە دایک و باوکێک و منداڵێکیان بوو وە سێ هاوڵاتی دیکە کە ئەندامی هەمان خێزان بوون بە سەختی بریندار بوون. گفتوگۆ دەگەین سەبارەت بە گرفتەکانی ئەو ڕێگایەوە کارکردن لەو ڕێگایە بۆ دووسایدکردنی ئەو ڕێگایە و زۆربوونی ڕووداوەکانی هاتوچۆ هۆکاری ڕووداوەکانی هاتوچۆ لەو ڕێگایە لەگەڵ بەڕێز ڕێژان بورهان بەڕێوەبەری هاتوچۆی دەربەندیخان کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمانە کاگرێژان سلااوت دەبێ ئەم کاتە و باش هۆکارەکانی زۆربوونی ڕووداوەکانی هاتوچۆ بە تایبەت لەسەر ڕێگای دەربەندیخان کەلار دەربەندیخان وەرماوە بۆچی دەگەڕێتەوە. بەڵێ ئێوارەتان باش. ئەمە سەرەتا لێرەوە پرسە و هاوخەمی خۆمان و سەرجەم ئەفسەران و کارمەندانی بەڕێوەبەری هاتوچۆی دەربەندیخان ڕاگەیەنین بۆ تەواوی قوربانیانی ڕووداوەکانی هاتوچۆ بە تایبەت لە سنوورەکەدا و بە تایبەتتر ئەو ڕووداوە کارە ساتەی دوێنێ بەداخەوە کە سێ هاوڵاتی سێ کەس لە خێزانەکە گیانیان لەدەستدا. بێگومان ڕووداوەکانی هاتوچۆ بە تایبەت لە سنوورەکەمان داتوانین پۆلێنیکەین بۆ دوو ناوچە ناوچەیەکمان ڕێگای دەربەندیخان بۆ سلێمانیە کە ئەم ڕێگایە جگەلەوەی ناوچەیەکی شاخاویە لە هەمان کاکە پێچ و لۆف و هەوراز و هەروەها سەر و خواری زۆر دیە ڕێگاکانی ڕێگایەکە لە ساڵانی پەنجاکانەوە دروست کراوە توان بڵێم زیاتر لە نیم سەدەیە ئەم ڕێگایە جگە لە تامیرکردنەوە هیچ خزمەتگوزارێکی وەک پێویست پێ نەگەیشتووە هەرچەندە لە ساڵی 2012 بەدواوە ئەم ڕێگایە لەژێر پرۆژەی بە دووسایدکردنی دەربەندیخان سلێمانیدا تا ئێستا تەواو نەبووە بەداخەوە کە توانم بڵێم تا حدێک ئیشی باشی لێ کراوە بە تایبەتی لە نزیک ناحەی زەڕایەن تا دەگاتە گوندی میلەدێ بەڵام لەوە بەدوا کە ناوچەکە ناوچێکی سەختە و ڕێگاوبانەکانی بە داخلی ناوچە شاخاویەکانە بێ تا ئێستا تەواو نەبوو پرۆژەکە ئەتوان بڵێم وەکو خۆی ماوەتەوە بۆیە ئەمە بەشێک لە گرفتەکانە بەشێک لە مەشاکلەکانی ڕێگاوبان و گرفتی هاتوچۆ لەم سنوورەدا لەم ناوچاو خۆی بینێتەوە کە وەکو پێویست خزمەتگوزاری پێ نەگەیشتووە. ناوچەی دووەممان ڕێگای دەربەندیخان گەرمیان دەربەندیخان کەلارە بۆ خۆی ئەمیش دیارە بەهۆی زۆری زیاد لە 50 کارگە لە سنووری قەزای دەربەندیخاندا هەیە بە کارگەی چەولن بەرهەمهێنانی چەولن کارگەی ئەنواع شتی کەرەستەی بیناسازی لە شاری دەربەندیخاندا جگەل لەمە دوو مەرجی نێودەوڵەتی لە سنوورەکەدا هەیە کە مەرجی پەرۆزخان و مەرجی پشتەیە بۆ خۆی ئەمانە وای کردووە لێ دوو قەرباڵغێکی زۆر لەسەر ڕێگاوبانەکانی ئەم سنوورە دروست بێت وەجگەل لەوەی ناوچەکەمان وابەستەیە بە ناوچەکانی ناوەڕاست و خوار و عێراق توانم بڵێم لە 150 دانیشتوانی ناوەڕاست و خوار و عێراق لە بەهەرێمی کوردستان و بە محافەزەی سلێمانی و ئەم مەنتیقەوە ئەم ناوچە ئەیبەسێتەوە بە خوارەوە بۆیە ئەمەی شوای کردووە لێ دوو قورسایەکی زۆری تر لەم ناوچەدا دروست بوێت و کەمی خزمەتگوزارەکانی ڕێگاوبان و لە پاڵی ئەوانەشدا پابەند نەبوونی شۆفێران بە یاسا و ڕێنمایەکانی هاتوچۆوە بەشێکی سەرەکیە بۆ دروستبوونی ڕووداوەکانی هاتوچۆ. بەڵێ کاکرێژان دەکرێت ئەو پرۆژەیە زۆر زووتر لە کاتی خۆی تەواو بووایە و سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانیش لە وادەی بانگەشەی هەڵبژاردندا بڕیاری ئەوەیدا کە پارە بۆ ئەم پرۆژەیە تەرخان بکرێت و کارکردن تایدا بەردەوام بێ و پەلە بکرێت لە کارکردن تایدا لەبەرەوەی کە ڕۆژانە ڕووداوێکی هاتوچۆی زۆر لەو ڕێگایە ڕوودەدات و جۆلەندەزانی هاوڵاتینێ دەکەوێتەوە بەڵام بۆ بە سستی کارەکانی بەڕێوە دەڕوات. بەڵێ من وەکو لایەن معنی ناتوانم قسە لەسەر ئەو پرۆژانە بکەم
لەبەرەوەی پرۆژانە هاوڵاتیەک ئەگەر ژۆرمان بیتەوە سوپاس دەکەین وەکو هاوڵاتیەک لە ئەو ڕێگایە کە ئەبینی پرۆژەکان تایبەتە بە وەزارەتی ئاوادانکردنەوە ئەوەندەی ئاگادار بم ئەڵبەت ئێمە وەکو شخصی خۆم وەکو بەڕێوەبەرێتیەکەیشم لە هاتوچۆی دەربەنیخان لە ئەمساڵ و لە ساڵانی ڕابردووشە بە هاوکاری لەگەڵ بەڕێزان لە قایمقامەتی قەزای دەربەنیخان یعنی هەوڵ و بەدواداچوونی زۆرمان بۆ ئەوە بووە کە پرۆژە دووسایدەکانی نێوانی دەربەنیخان بۆ کەلار دەربەنیخان بۆ سلێمانی هەوڵ بدەین بە یعنی زۆرترین کات جودی ئەوەمان کردووە لە ڕێگەی وەزارەتی ئاوادانکردنەوە بەرپرسانی ئاوادانکردنەوە کە ئەم پرۆژانە بەردەوام بێ هەرچەنە بە بەردەوامی ئیشی تیاکرێ بەڵام ئەوەی تێبینیمان کردووە پێچێ بەهۆی کۆمەڵێک مەشاکیل ئیشەکان بچڕ بچڕ بێ ئەمە وای کردووە پرۆژەکان تەواو نەبێ هۆکاری تەپاسی تاو نەبوونی ئاگادار نیم بەڵام ئەوەندەی ئاگادار بم ئەوەندەی کە لە پاش بەدوادەوە چوونەکان و دەرکەوتنی ئەو گرفتانە لە سنوورەکەدا بەفعلی تاوانەبوونی پرۆژەکە و دابینکردنی بودجە و پارەی پێویست بۆ ئەو پرۆژانە هۆکار بۆ بۆی وەکو جەناب شانامەچەند تاپێنکرد زیاتر لە 10 ساڵە ئەو پرۆژانە لە بواری جێبەجێکردنە بەڵام بەداخەوە تەواو نابێ بۆیە پێویستەکە سەرۆکایەتی حکوومەتی هەرێم و وەزارەتی ئاوادانکردنەوە کاری جدی بکەن لە فترەیەکی زەمەنیان پرۆژانە کۆتایی پێبێ ینی کارەساتەکان ئەوەندە خەمناکە ئەوەندە کارەساتبارە قابلی ئەوەی هەڵوێستەی جدی بکرێت و بە زووترین کات لەمە زیاتر نەخایەنێت کاری جدی بکرێت بۆی ڕووداوەکان لەمە کارەسات باتر و چەند هێندە نەبێتەوە و خەڵکی سنوورەکەیش بتوانێت ئیسفادە لەو پرۆژانە بکا کە ئێستا بە خاوی ئەڕوا و کۆتایی پێدێ بم چاوەڕوانیە بەڵێ کاکرێژن لە تازەکردنەوەی ساڵانەی ئۆتۆمبیل و لە کڕین و فرۆشتن بە ئۆتۆمبیل لە بەڕێوەبەرایەتی هاتوچۆکانەوە پارەیەک لە هاوڵاتیان وەردەگرێت کە هاوڵاتیان بە بڕەپارێکی زۆر مەزەندەی دەکەن بەڵام ئەم پارەیە چی لێ دێت ئەگەر بۆ خزمەتی هاوڵاتیان بۆ ڕێگەوبان بۆ ژینگەی هاوڵاتیان سەرف نەکرێتەوە لەو بابەتەوە ئەزانمە بەڕێوەبەرایەتیەکانی هاتوچۆ لە سەرجەم پارێزگاکانە و وتەبێژانی بەڕێوەبەرایەتیەکانی هاتوچۆ وەڵامی گونجاو و پێویستیان لابێت و پێم وابێ هەمیشە وەڵامی گونجاویشان داوەتەوە بۆ حاڵەتە بێگومان ئێمەش وەکو ئەفسەری هاتوچۆ هەمیشە داواکاری ئەوەمان بۆ بەڕێوەبەرایەتیەکانیشمان بەڕێوەبەرایەتی هاتوچۆ پارێزگای سلێمانی زۆربەی کات بە دوواداچوونی کردووە بۆ کەیسانە کە بتوانرێت ئەو داهات و خەرجیانەی کە دێتە دەست بەڕێوەبەرایەتی بۆ پرۆژە خزمەتگوزارەکان دروست بکرێت ئێمە لە ڕێگەی بەڕێوەبەرایەتی هاتوچۆ پارێزگای سلێمانیەوە زۆر جار هەوڵی ئەومان داوە لەو داهاتانە پرۆژەی خزمەتگوزاری لە بواری هێما و کەرەستە و پێداویستیەکانی هاتوچۆ و تەکمیلەکردنی خزمەتگوزاری لە بواری هاتوچۆدا جێبەجێ کرێ بەڵام وەکو ڕێگاوبان وەکو خۆم ئاگادار نین و تەفاسیلی لەوە چێت لەلایەنی سەرۆکایەتی حکوومەت بێ نەک لای ئێمە و لای ئەفسەرانی هاتوچۆ بەڵێ لە ئەو شەقامەدا تا چەند گرنگی بە هێمەکانی هاتوچۆ دراوە کە هێمەکانی هاتوچۆ تا ڕادەیەک ڕووداوەکان کەمە کاتەوە و تا چەند گرنگی بە دانانی کامێرای تیژڕەوی هاتوچۆدا بەڵێ هەردوو هێماکان و کامێرای چاودێریش دوو پرۆژەی جیاوازن کاری جدی لەسەر کراوە لە ئێستادا ئەو پرۆژانە لە وەزارەتی ناوخۆیە ئێمە ماوەی 2 ساڵە هەوڵمان داوە ینی کارمان لەسەر ئەوە کردووە کە پرۆژەیەکی گشتگیر بۆ سنووری بەڕێوەبەرایەتیەکەمان لە ئەطرافی قەزای دەربەنیخان بە ڕێگاوبانی دەرەوە و بە ناویشەوە داوای پرۆژەیەکی گشتگیرمان کردووە بۆ کەرەستە و هێمای هاتوچۆ بۆ دەرەوەی شار و بۆ ناو شار و بۆ ڕێگاوبانەکان بەسپاسەوە بەڕێوەبەرایەتی هاتوچۆی پارێزگای سلێمانی بەڕێوەبەرێتی ئەندازەی هاتوچۆ پرۆپۆزەڵێکی چڕوپڕیان بۆ ئێمە ئامادە کردووە بەتایبەت بۆ سنووری قەزای دەربەنیخان و تەواوی قەزاکانی تریش ئەوەندەی ئاگادار بن لە ئێستادا ئەو پرۆژەمان لە وەزارەتی ناوخۆی چاوەڕوانی ڕەزامەندی جگە لەوەیش پرۆژەیەکە کامێرای چاودێریە بۆ ڕێگاوبانەکانی دەرەوە ئەو پرۆژەیش لە تقریبا وابزانم لە دوای جێبەجێکردن هەیە بەڵام لەوێت ماوەیەکی پێچێ ئەم پرۆژانە ئەگەر جێبەجێ بکرێت یعنی بەدەر لەو بارگرانەی خەڵکی باسیەکە
بەڵام لایەنی باشێکی تایە بۆی لانی کەم بتوانێت شۆفێر کۆنتڕۆڵ کرێت بەوەی خێرایی لە خێرایی دیاریکراوە بڕات چونکە بەڕاستی ئێمە تەجروبەمان کردووە لە کۆی 4 ڕوودا و لە مانگی 1 2022دا ئێمە لە چۆی قەزای دەربەنیخانە لە ئەو دەڕۆژەی کە بەفر و باران و بەسەڵێکی زۆر لە سنوورەکەماندا هەبوو بە تەواجودی ئەفسەران و کارمەندانمان لە ڕێگاوبانەکانی دەرەوەی شاردا بە شەو بە ڕۆژ توانیمان کۆنتڕۆلی ئەوە بکەین ڕووداوی هاچۆ لە سنوورەکەدا نەبێت بەڵام ئەلحەق ئەمە ناکرێتەوە بە بەردەوامی هەموو ڕۆژێک ئەفسەر و کارمەندی هاتچۆ مەوجودات بێ لە ڕێگاوبانەکانی دەرەوەی شاردا ئەمڕۆ ئەم ئێوارە قسە لەگەڵ جەنابتانەکە من پێش کاتژمێرێک بەمەپرزەیەک لە سەر ڕێگای دەربەنیخان بۆ وارماوە زەڕایەن بە بەردەوامی ئێمە جوڵەمان هەبووە هەوڵمان داوە ئەو شوێنانەی ئەزانین کە دەرچوونی هەڵەی تیاکرێ شۆفێر زیاتر سەرپێچیەکە یاخود بەهۆی ئیسیحام و لۆدی زۆری ڕێقاوبانەکانەوە بە تایبەتی بار هەڵگرەکان زۆرێک لە ئۆتۆمۆبیلە بچووکەکان بێتاقەتە بن و دەرچوونی هەڵەیەکەن و دەرەنجام ئێمە کارەساتی لێکەوێت و ئێمە ئەومانداوە لەو شوێنانەدا تەواجودمان هەبێ و خەڵکی ڕاگرین بەوەی کە سەرپێچی نەکا بەڵام بەداخەوە سەیرەکەی تا ئەو شوێنەی کارمەندێکی لێبێ پابەند دەبێت لە کارمەندەکەت دەرچوو سەرپێچیەکە بۆیە لەوچێ باشترین حاڵەت ئەوە بێ کە بتوانێت بە ڕێگەی کامێرای چاودێری کۆنتڕۆڵی ئەو شوێنانە بکرێت کە شۆفێر سەرپێچی لێوەکە لە پاڵی ئەمەشدا بێگومان داوای هەموو ئەفسەرێکی هاتوچۆ هەموو بەڕێبەرایەتەکانیشمان بووە کە خزمەتگوزاری لە پاڵی کۆنتڕۆڵکردنی کامێراکانی چاودێریە خزمەتگوزاری لە بۆ ڕێگاوبانیشدا جێبەجێ کرێ لەم دوو حاڵەتەدا ئەتوانرێت کە هاتوچۆش دەستکراوە بێ بۆی ئیجراعاتەکان فراوان بکە بۆی چونکە بەڕاستی ئێمە لە کۆی 4 ڕوودا و لە مانگی 1دا هەر 4 ڕووداوەکە کەش بەداخەوە 6 کەس بریندار بوون 3 کەس گیانی لەدەستداوە سەرجەمی هۆکاری ڕووداوەکان بەوەی دەرچوونی هەڵەی شۆفێرانەوە بووە واتە هەمووی وەرگەڕان بووە شۆفێرێک لە ڕێگای دەربەنیخان سلێمانیدا بێتاقەتە بێ لە دوای ئۆتۆمۆبیلێکی بار هەڵگرەوە دەرچوونێکی هەڵەیەکە لە پێچێکە لە لۆفێکە لە بەرەوخواردەیەکی یاخود لە ڕێگایەکی سەرەوخوادا دەرچوونێکی هەڵەیەکە یاخود خۆی ئەبێتە هۆکاری ئەوەی کە کارەساتێک دروستکە و یاخود زۆرجار بەوەی دەرچوونی هەڵەی ئەمە ئۆتۆمۆبیلی مقابل تووشی ڕووداوێکە بێ ئەمڕۆ پاش بە دواداچوونی 15 ڕۆژن بۆ دۆزینەوەی ئۆتۆمۆبیلێکە بووەتە هۆکاری دروستبوونی ڕووداوێکی هاتوچۆ بە ڕێگەی کامێرای چاودێری و بە ڕێگەی بە دواداچوونەکانمان ئەو شۆفێرەمان دۆزی و دەستگیر نەکراوە ئەڵبەت ئەمر قەبزی دەرچۆ لە ڕێگەی دادگاوە توانیمان بیدۆزینەوە ئاماژە بەوە کە پەلەی بووە ڕۆیشتۆ سەردانی سلێمانی کردووە بە مەبەستی نەخۆشی و کۆمەڵێ شت دەرچوونێکی هەڵەی کردووە لە ئەنجامی ئەم دەرچوونە هەڵە بووەتە هۆکاری ئەوەی ئۆتۆمۆبیلی مقابلی وەرگەڕێنێت و کارەساتێکی دروست کردووە هیچی کەمتر نەبوو لەوەی کە دوێنێ ڕووداوە 3 کەسی تیا وەفات کردووە بەڵام خۆشبەختانە ئەم تەنها برینداربوونی شۆفێرەکەی لێکەوتۆتەوە کە ئەمەش ئەڵبەت زۆرجار لە ڕووداوەکانە قەزا و قەدەر هۆکارە بۆی کێ ئەمرێت و کێ ئەمێنێتەوە بۆیە ئەتوانم بڵێم نالەباری هەلومەرجی ڕێگاوبانەکان و مامەڵەتکردنی شۆفێران بەم دۆخە خراپەی ڕێگاوبانەکان و هۆکارێکی ترە بۆی ڕووداوەکانی هاتوچۆ بە تایبەتی لە سنوورەکەماندا هێندەی تر کارەساتبار و مەترسیدار بێت. کاک ڕێژان هەندێک گوێنە بڵاو بۆتەوە کە بەتایەی ئۆتۆمبیلی بار هەڵگر ئۆتۆمبیلی گەورە کە ڕێگری کراوە بربەست دروست کراوە بۆی کە ئەو ئۆتۆمبیلانەی کۆنتڕۆڵە دەست دەدەن یان ئیسۆپیان نامێنێت نەکەونە خوارەوە و ئەوانە ئەبنە ڕێگرێک ئەو تایانە لەلایەن ئێوە دانراوە و تا چۆن لە ڕووی یاساوە یاساڕەتان پێیا کە ئەو تایانە لە قەراغی شەقامەکاندا دابنێن. بەڵێ دەواازەی داخڵبوونی تونێلی دەربەنیخان بۆ ناو شاری دەربەنیخان ئەتوانم بڵێم بەسپاسەوە لەلایەن سەرۆکایەتی شارەوانی دەربەنیخانەوە بەڕێبەرایەتی کارەبای دەربەنیخانەوە سەرجەم ئەو فەرمانگە خزمەتگوزاریانەی کرد کە لە شاری دەربەنیخاندان دەواازەیەکی زۆر جوان
دووسایدێکی معقول لە پاڵی ئەوشدا پەیکەرێکی جوان کە هێمایە بۆ شاری دەربەنیخان جگە لەوەیش بە گڵۆپ و ئەوە لەلایەن کارەبای دەربەنیخانەوە ڕۆشن کراوەتەوە دار و درەخت سەوزایی ئەمە شتێکی زۆر دروست و جوانە لەگەڵ ئەوە ناوچەی دەربەنیخان بۆ خۆی لە تونێل کە داوەزە داخلی شارە بێ سەرۆخوارێکە هەڵکەوتەی جوگرافیای شوێنەکە هەر بەو شێوەیە تەجروبەمان کردووە لە ساڵانی ڕابردوودا زۆرێک لە ئۆتۆمۆبیلە بار هەڵگرەکان ئەلبەت لە پاڵی ئەمەشدا دووسایدی بار هەڵگرەکان جاکراوەتەوە بۆ ناو دەربەنیخان دووسایدی خارجیمان هەیە کە بەهۆی قەرەباڵخی لۆدی قورسایی زۆری ئۆتۆمۆبیلە بار هەڵگرەکان دووسایدێکی تایبەتمان هەیە بە تێپەڕاندنی بار هەڵگرەکان بۆ دەرەوەی شار و داخڵبوون بۆ تێپەڕاندن ئێمە دوایەوەی هەستان بە مەترسیەکی گەورە کرد کە بەشێک لەم ئۆتۆمۆبیلە بار هەڵگرانە کە کاتێک داخلی دەواازەی شاری دەربەنیخانە بن ئەمە ئۆتۆمۆبیلانە کۆنترۆل لەدەستەدەن و ڕاستەوخۆ داخلی ناوشارە بن کە داخلی شاریش بوون لە ڕابردوودا لەوە چێ جەنابتان و زۆرێک لە ڕاگەیاندکارەکان بە تایبەتی ناو دەربەنیخان ئاگادارن کە چەند جار کارەساتی دروست کردووە ڕووداومان هەبووە بەهۆی بەربوونەوەی ئۆتۆمۆبیلێکی بار هەڵگرەوە 25 ئۆتۆمۆبیل تووشی ڕووداوی هاتوچۆ بووە 4 کەس مردووە 3 کەس بریندارن 15 کەس بریندار بووە بەیان حاڵەتی وامان هەبووە کە گەورەترین کارەسات و مەترسی بووە بۆ سەر شاری دەربەنیخان و دانیشتوانی دەربەنیخان ئێمە هاتین بیرمان لەوە کردووە کە بربەست بکەین ینی ڕێگریەک بکەین ئەم ئۆتۆمۆبیلانە کە کۆنترۆل لەدەستەدەن داخلی ناوشاری دەربەنیخان نەبن ئاڕاستەی ڕێگاکەمان گۆڕی و خۆشبەختانە سەریشی کرد و پرۆژەیەکی زۆر معقول بوو بربەستکردنی ئەو ڕێگایی کە ڕاستەخۆ داخلی دەربەنیخان نەبێ شتێکمان دروست کرد کە مەترسیەکەی ڕەواندەوە دوای ئەوە تەجروبەی ترمان هەبوو زۆرێک لەو ئۆتۆمۆبیلانەی کە تووشی ئەم ڕووداوانە بن کۆنترۆل لەدەستەدەن خۆیان نەکێشن بەو بربەستانەدا ئەم بربەستانەش کۆنترێتن بینیمان کە خۆشبەختانە مردنی تیان نییە جگە لەوەی تەنها زیانی مادی هەبوو بۆ ئۆتۆمۆبیلەکان لە دوای زیانە گیانیەکان ئێمە بیرمان لەوە کردووە زیانە مادیەکانیش کەم بکەینەوە ئێمە بە ئیمکانێتی خۆمان کردومانە بە فکرە و دووروبۆچوونی خۆمان کردومانە پارەی تێنەچوە کولفەی نەویستووە هاتوین پایی بار هەڵگر پایی گەورەمان داوە لەم بربەستانە بۆی لە کاتی دروستبوونی ئەو ڕووداوانەی کە لە کۆنترۆلی شۆفێر دەرەچێت جگەل لەوەی زیانی گیانی نابێ هاتوین بیرمان لەوە کردێتەوە زیانە مادیەکانیش کەم بکەینەوە بە خۆشحاڵیەوە دوای دروستکردنی ئەو پایانە بۆ ئەو بربەستانە تەجروبەمان کردووە لە یەکەم ڕووداوی هاتوچۆدا کە ئۆتۆمۆبیلێکی بار هەڵگر خۆی کێشێ بە پایەکاندا جگەل لەوەی هیچ زیانێکی گیانی نەبووە زیانە مادیەکانی شێتوانم بڵێن لە 90 کەم کردوێتەوە ئەمە مای خۆشحاڵیە کە تۆ لە شوێنەکە لە ساڵانی پێشوودا بەوەی ڕووداوێتەوە 18 کەس بریندار بێ 25 ئۆتۆمۆبیل زیانی بەرکەوێ ئێستا هاتووتە سەر ئەوەی لە 10 ئۆتۆمۆبیلەکە زیانی مادی بەرەکەوێ زیانە گیانیەکان نامێنێت و زیانە مادیەکانی کەمە بێتەوە ئەمە فکرەیەک بوو لەلایەن خۆمانەوە پەیڕۆمان کرد خۆشبەختانە ئیسە سەریکی گرتووە تەمەناکەم لە داهاتووە هەم ئێمە هەم لایەنە پەیوەندیدارەکانی تریش بتوانین برەو بەمە بدەین شتی جوانتر و باشتر بکەین ڕاستە زۆر جار گلەیمان لێکرا بۆی دەواازەی شار ناشرین بووە بەڵام ئێمە دەواازەی شارمان جوانە بەڵام لەوە ناشرینتر و خراپتر ئەوەیە کە کارەساتەکان هێندە قورس بوو لەوە بکەیتەوە ڕایگری ئەم کارەساتانە کەم بکرێتەوە ئەتوانم بڵێم فکرەکەمان زۆر بەباشی سەرکەوتوو بوو لە ئێستادا ئێمە فکرەی جوانتریشمان لای ئەمانەوە بۆ یاخی بکەین بە گوڵ و گوڵزار بینەخشێنین لە داهاتووە ئینشاڵڵا ئەگەر خوا یار بێت شتی باشتر ئەەکەین هەموو ئەمانە ئامانجمان کەمبوونەوەی ڕووداوەکان و وارووا کەمبوونەوەی زیانە مادی گیانیەکان ئینشاڵڵا خوا یار بێت بەڵێ کاگرەژن لە کۆتاییە ڕێنمایی چێ بۆ شۆفێران کە ئەو شقامانە بەکار دەهێنن بۆ ئەوەی کە لە درێژبوونەوەی زیاتری چاکردن و دووسایدکردنی ئەو ڕێگایانە
هیچ نەبێت ئەگەر زیانی مادیش هەبێت زیانە گیانەکان کەم بێتەوە وەک ئەو ڕووداوەی کە سێ هاوڵاتی یەک خێزان بوونە قوربانی وە سێ ئەندامی دیکە هەمان خێزان بە سەختی بریندار بوون و لە نەخۆشخانن بۆی کەەوە دووبارە نەبێتەوە. بەڵێ ئێمە ئاماژەمان بۆ کرد کە نالەباری هەلومەرجە ڕێگاوبانەکان و کەمی خزمەتگوزاری لە بوار ڕێگاوبانەکان لە سنوورەکەدا بە ڕێگەی دەربەنیخان سلێمانی دەربەنیخان کەلاریشەوە حاشا هەڵنەگرە، بەڵام لە پاڵی ئەمەشدا شۆفێران وەکو پێویست ئەم ڕێگاوبانە خراپە بەکار نایەنی یاخود مامەڵەیەکی نادروست بەم ڕێگاوبانانەوەکەن، بۆیە زۆرجار ڕووداوەکان کارەسات و مەترسیدارە. ناوچەکە ڕێگای دەربەنیخان بۆ سلێمانی بە تایبەتی تا ناحەی زەڕایەن زیاد لە 10 گوندی لەسەر ئەم ڕێگاوبانانە. ئەم گوندانە ئاژەڵدار و وڵاغدار و ئەوەن و ئەرکیانەیە بۆ سەر ڕێگاوبانەکان. ڕێگاکە هەورازی تایە، نزمایی تایە، پێچی تایە. شۆفێرە بێ ڕەچاوی ئەم حاڵەتانە بکە بۆی تووشی کارەساتێک یاخود ڕووداوێکی کارەساتوار نەبێ. مامەڵەکردنیشیان بە وریایەوە بەم ڕێگاوبانانەوە هیچ ئەوەندە قورسەکە بڵێ خوانەخواست پەیڕەو ناکرێت، نە ئەوەندەیش مەترسیدارە لە حاڵەتێکا تۆ لە ڕێگای دەربەنیخان بۆ وارماوە ئەگەر بە 20 دەقەبی بڕیت تەسەورەکەم هیچ گرفتێکت نابێ. بەڵام هیچ شۆفێرێک لەوە نەک هیچ شۆفێرێک ئەستان بڵێن لە 150 شۆفێران زۆر پەلەیانە، زۆر ئەم ڕێنمایانە بە هەند وەرناگرن بۆیە زۆر دەرەنجامی ئەو ڕووداوانی لێکەوێتەوە. جگە لەوەیش ئێمە ڕێگای دەربەنیخان کەلارمانەیە بە هەمان شێوە بارهەڵگرێکی زۆر لەم ڕێگانەدا هەیە، قەرەباڵەکەی زۆری لێیە. لە ئێستادا ئەو کۆمپانیانەی کە ئیشی لێەکەن ڕۆژانە ئەرکیانەیە بەسەر ئەم ڕێگاوبانانەوە، بەدەیان ئاوایی گوندی لەسەرە. بۆیە پێویستەکە شۆفێران تاو کاتن چاڵە کە توانم بڵێم ئەم ڕێگایان باشتر ئیشی لێکرێ، ئەگەر تاو کاتێک تەواوە بێ شۆفێران و هاوڵاتیان و گەشتیاران کە ڕوو لە سنوورەکەیەکەن بە تایبەتی بەرەوکە وەرزی بەهارە چین زیاتر پابەند یاسا و ڕێنمایەکان یاتۆبوون دەرمیان هیچ کارەساتێک ڕوو نادات. بەڵێ سپاس بۆ بەڕێز ڕێژەن بولهان بەڕێوەبەری هاتوچۆی دەربەنیخان بە شوێی گەڕاستەوخۆ لەگەڵمان بوویت. سپاس بۆ ئێوەش کە تا ئێستا بینێرمان بکات.